کێڵگەی کوردستانە و دروشمی گێڕانەوەی بەهای بۆ بەرهەمە خۆماڵیەکان بەرز کردووەتەوە. لێرە کڕیار دەتوانێت خۆی بەرهەمەکە لێ بکاتەوە و دواتر کێشانەی بکات و بە فرێشیش بیباتەوە. دیمەنێکی زۆر جوان زۆر جیاواز بازارێکی جیاواز لە بازارەکانی تر وەکو گەشتێک هاتینە ئێرە خۆمان بە دەستی خۆمان ئەم ترێ جوانە بە جۆرەها جۆر جیاواز لێەکەینەوە و بە ئارزوی خۆمان ئەیبینێ کێژین هات ترێکە نییە هەموو میوەکان فرێش و تازە و بەدەستی خۆ لێەکەیتەوە و ئەچیت ئەیکڕیت وەڵای هەر شتێ بەدەست خۆی لێکەیتەوە تازەترە و بەتامترە و تۆکەوە نییە کە بڵێن لە بەڕادا بێت و ما بێتەوە لە دوکانەکە و یعنی تا و لەزەتێکی تایبەتی خۆی هەیە. یەکێکی دیکە لە تایبەتمەندیەکانی کێڵگەکە نرخەکانیەتی کەوا گعلوەکان و لە خوار بازاڕەکانەوەیە. هەموو جوتیارێکیش بە مەرجی ئەوەی بەرهەمەکانی خۆی بن دەتوانێت لە کێڵگەکەدا بیان فرۆشێت. لە ڕاستیدا ئێمە چەندێ بگەڕینەوە بۆ بەرهەمی ناوخۆ بگەڕینەوە بۆ دەستی کاری جوتیارانی کوردستان خەڵکانێکی خۆشەویستی هاوڵاتیانی خۆمان دوورن لە نەخۆشخانەکانی هیوا و نانەکەلی تا بتوانین بەرهەمێکی ئۆرگانی تەواو بین بە هاوڵاتیانی خۆشەویست داواکارم لە هەموو هاوڵاتیانی خۆشەویستی هەرێمی کوردستان بتوانن زیاتر گرنگی بن بە بەرهەمی ناوخۆ تا بتوانن سفرە خوانەکانیان دوور بن لە هەموو نەخۆشیێک و بەڵایەک کە بەسەر ئەم وڵاتە داهاتوو. لە پاڵ بەرهەمەکانی کێڵگەکەدا ژنانی دەستڕەنگین بە تواناکانی خۆیان و دروستکردنی کارە دەستیەکان و نمایشکردنیان بازاڕێکیان بۆ خۆیان دروست کردووە. ڕاستی تا بڵێ شتێکی زۆر زۆر جوانە هەموو شتێک لە شتێکی خۆمانیەوە کاری دەستی خۆمانە تەنانەت میوەجاتەکانیش هەموو شتێکی خۆمانیە و سەبارەت بە کارەکانیشمان ڕوونکردنە دیارە کە هەمومان هاتوین لێرە وەکو هەفتە بازارێکی خانمانی شاری هەڵەبجە دەستڕەنگینی خۆمان هەموو شتێکی خۆمان بەردەم هاوڵاتیان پێشکەش دەکەین. بیرۆکەی کێڵگەی کوردستان لەلایەن وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان پشتیوانی لێدەکرێت. پێنجشەممان و شەمانی هەموو هەفتەیەک لە سەعات 2 پاشنیوەڕۆ بۆ 9 شەو بەرەو ڕووی کڕیاراندا کراوە دەبێت. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.